بژێوی ژیانی 5 خێزان و 4 شاگرد تەنها لەم دوکانەوە دابین دەکرێت. ئێستا هەوڵی ڕۆخاندنی بازاڕی تایەفرۆشانی کەرکووک مەترسی خستۆتە سەر بژێویان. ئەمە نمونەی تەواوی دوکان و کاسەبکارانی ئەم بازاڕەیە. سێ برایم لە دوو عایلەی ترمان لەگەڵایە، یعنی ئەوانە هەر با بڵێن وەکو بڵێن بە خێوکەریان نەماوە، ئەوە 5 عایلە. وەڵی 4 شاگردشمانەیە، هەر 4 شاگردەکە فەرمو تعال أدم الله عليك أنت كم أطفال عندك؟ أنا عندي 5. 5 مناڵی هەیە. قایمقامی کەرکووک بە یاوەری هێزێکی هاوبەش هەوڵ دەدات دوکان و بازاڕی تایەفرۆشانی کەرکووک بڕۆخێنێت. بۆ پێی شوێنەکە دەکرێت بە مۆڵێکی گەورە و کاسبکارانیش دوکانی دیکەیان پێدەدرێت. المشكلة احنا عندنا مثل ما تعرفون کێشەکە ئەوەیە وەک ئێوە دەزان ڕێگەی بەغدایەکێکە لە گرنگترین شەقامەکانی بازاڕی تایەفرۆشان دیاردەیەکی ناشرینەوە ئەم ناوچەیە بازرگانیە. ئەو نووسراوی لە پارێزای کەرکووکەوە بێمە گەشتووە داوەتەکە دوکانەکان بڕوخێنن. ئەم زەوێ خاوەنداری دەگڕێتەوە بۆ مڵکداری دەوڵەت و دەوێتی بە وەبەرهێن. للمستثمر حاليا ئەم وەبەرهێنا سەرپەرشتی پرۆژە تازەکە دەکات کە بڕیارە لە جێگای بازاڕی تایەفرۆشان دروست بکرێت. هاتووە تاوەکو کێشەکە چارەسەر بکات. بە برایەتی و بە خۆشەویستی و بە هەموو شتێک 100 جار تەبلیغمان کردوون. ئێستا دوکانمان زۆر لەوەی خۆیان جوانتر بۆ دروست کردووە. خۆی شوێنەکانە بێ هەمووان چنە حیزناکە، بەڵام لەبەر زەختی ئەوان 2 ساڵ ئیشەکەیان ڕاگرت وتیان ناچینە ئەوێت لێرە ئیشمان بۆ دروستکەن. زۆربەی پرۆژەکانمان دیاری کرد بۆ ئەمان و زەرێکی زۆر گەورەمان لە خۆمان داون. ئێستا دوکانمان بۆ دروست کردوون. یەکێتی لەسەر گرفتی بازاڕی تایەفرۆشان بەدەنگ هاتووە. هەوڵ دەدات گرفتەکە لە قازانجی گشتی چارەسەر بکات. ئەمانەیە بە حەق بکرێ، ینی پشتگیریانەکەین و بەداداچینی بۆکەین، هەم لە ڕێگای ئیداری کەرکووکەوە واگەر پێویست شکا، هەم لە ڕێگای ئیدارەی بەغا و لە ڕێگای پەرلەمانتارەکان و وەزارەتەکانی بەغاشەوە دەنگیانەگەێنین ئەوێش ئەبێت چارەسەر بکرێ، ئەبێت ڕێکەوتنێک بکرێ، هەردوو لا ڕازی بن. ڕۆژی دووەمە کاسبکارانی بازاڕی تایەفرۆشانی کەرکووک خۆپشاندان ئەنجام دەدەن. وێڕای هەوڵ و نێوەندگریەکی زۆر بۆ چارەسەری گرفتەکە، بەڵام کاسبکاران ئامادە نین کە دوکانەکانیان چۆڵ بکەن و بگوازنەوە بۆ شوێنە نوێیەکەیان. کەرەن محەممەد کورساد نیوس، کەرکووک.